تۆ پاشێوان هەڵەستی بۆ ناخواردن و هەستت چۆنە کاتێک کە بتوێ پاشێوەکەی بەڵام خەبەرە نەبێتەوە؟ وەڵاهی پاشێوان خۆی زۆر گرنگاسی لەبەرەوەی هەم خێزانێک چاوەڕێی دەستی توێ بۆ ئەوەی کە سبەینێ بە ڕۆژوو بن برسیان نەبێ، هەم خۆشە بۆی کە توانە هێزێکە بێ جەروا هەیە هەرێکێک لێ مە 8 ساعات زیاتر داوامەکەین چکە لە کەرتی ئەهلین، بۆیە گرنگە پاشێوان هەڵسین بەسر جارباریش بەهۆی هیلاکەتیەوەی کە ڕۆژەکە هیلاک بۆ یاخۆت خەومان بەپی پێویست نەبووە پاشێوان خەبەرمان نەبێتەوە بۆ جاروا بۆ لە دوای بانگی بەیانی خەبەران بۆتەوە دیارەوەش گرفت دروستەکە لە بری ئەوەی خەمی خۆتت بێ کە بڵێ پرسیما یەک سەبیری لە چواردەورەکە دەگەیتەوە کە ئەوانم هەڵنەسان و هیچیان نەخواردووە سبەینێ تا چەند برسیان بیا خۆت هەنێک جار لە بیر لە ڤۆڵەڤۆڵی چواردەوری شەکەیتەوە ئەڵێ باشە بۆ سعادی نەخسۆتە سەرجەڕاست تاوەکو خەبەری بێتەوە خواردنێکمان بۆ حازرکە بەڵام ئەکسەرێتی ناخۆشە تووشی پەشۆکاوی ئەبی کاتێک کە سەیری سەعاتەکەیت بانگی بەیانی لێ یاوە دیارە ئەمەش بەسەر هەر یەکێک لە ئێمە هاتووە لە شەوی پاشێوە جار هەبوو خەبەرمان نەبووەتەوە و ڕۆژەکەی بەبێ ناخواردن بەڕێمان کردو بەڵام ئەکسەرێتی زیاتر خەبەرمان بۆتەوە باش بۆ خواردنمان حازر کردو و لە دەوریەک سفرە کۆبووینەتەوە. طبعا مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە وەکو ئێمەی مسلمانان ئەبێ پابند بین بەو دینەوە و هەموو کەسێکیش بەڕۆژوو بێت بۆ هینەکەی ئێوەش پرسەکەی ئێوەش طبعا وەکو ئینسانیەت چکە بەڕۆژوبی شتێکی ناخۆشە حەزەکەی لەو شەوە تۆ شتێ بخۆی ئەگەر جاری واشە من بە ڕۆژێک فریان نەکەوتم کە نامخۆم هەر نەبێ خومی ئاوم خواردووە لەو کاتەیە ئاوەکە باشتریشە وەک لە خواردنەکە هەنێجار وەڵڵاهی هەستێکی ناخۆشە بێ بەس من وەک بە نیسبەت خۆمەوە خۆم شەوەکە هێر ناخۆم شەوەکەی ناخۆم هەتا سەعات سێ هەتا دوای مەلا بەغدە بەڵام کە خەوتیشم هەتا سەعات 1 و 2 هەڵناسم یعنی هەموو ڕۆژەکەی من 5 ساعت 6 ساعت خوانێ بڕعی بیچێ زیاتر پاشەوان کە خەبەر بێتەوانە و هەستی نان بخۆیت چ خواردنێکە خۆیت؟ بەخوا ڕاستێکی ڕاهاتوین خواردنێکی هەیە قورسە خوێن خەڵک خواردنی ئاسانەخوا بەس بەخوا ئێمە خواردنی قورسە خوێن برنجە فاسۆلیایە گۆشتە مریشکە سەوزەواتەوە ئەزانی سەعات 6 ئێوارە کاتی بانگی مەغریبە یعنی پاشێ و لای ئێمە ڕاستی بە نیسبەت خۆمەوە ئەوایە بە ماست و چای هەر ناتوانین پزیشکە بە ڕێزەکان ڕێنمایی ئەومانەکەن کە لە پاشێوە خواردنێکی سووک بخۆین ئەمە ڕاضین سوپاس بەخوا جارێک گەنجیشین ئەوە بۆ تەمەنەکانە هاتەمەنێکی گەورەیان هەیە ڕەنگە قورس بێ بەس بە نیسبەت ئێمە بەخوا سوپاس بەخوا جارێ باشی کێشەمان نییە. وەڵایی خەبەر نەبوونەوە بۆ پارشێ و ناخۆشە چونکە تۆ بە درێژایی لە نێوان 15 بۆ 7 ساعات بە ڕۆژووە بی ئاو ناخۆیتەوە خواردن ناخۆیتەوە لە کاتێکە تۆ چەند ڕۆژێک پێشەوە جسموا ڕاهات بوو کە بە بەردەوامی خواردن بخۆیت و ئاو بخۆیتەوە و کاتێک کە دەچیتە ناوەڕاستی ڕۆژەکە و شەو خەبەر نەبێتەوە بێگومان بێتاقەتە بی سەرێشیە حەزەکەی فشاڵکی لەگەڵ دەوروبەرە مەزاج تاوا نابێ بۆیە ئەو کەسانێک کە لە کاتی خۆیان لە پارشێوە خەبەریان نەبێتەوە بەختەوەرن بەڕای من ڕۆژەکەیان زیاتر قبوڵە. باش ئەگەر خەبەر بێتەوە لە کاتی پاشێوە ئەو ژەمە خواردنەی کە تایبەتە لە لای تۆ بیخۆیت چییە؟ وەڵاهی من خۆم زۆر سڵ لە خواردن ناکەم یعنی هەرچی حازر بێ خۆم بەڵام وا باشترە ئەو خواردانە بێ کە بەرهەمی شیرەمەنیەکان وەکو ماست و ئەوانەی کە با بڵێن گەدە زۆر عەزیەت نایەن و زوشتین و نابێ بۆیە هەرچەندە ئێستا جەوەکەشی ساردە بەڵام زیاتر و خواردانە بخۆی کە بەرهەمی شیرەمەنیەکانەوە باشترەوە توانیت تا کاتێکی زیاتر بەرگە بگریت و کەمتر تینوو.